بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی مرۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی یابووری هەرێم و عێراق دەکەین لە ناویشاندا پرسی دواکەوتنی موچە هەروە پرسش کە باز دەکرێت لە عێراق کە کێشەی نەختینەی هەبێت یاخود کێشەی پارەی کاش هەبێ لە عێراقایە مەکاریگەری چی دەبێت و دابەزینی نرخی نەوتیش کە ئەمڕۆ نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕەکان دێت بۆ $59 دابەزی ئێستا چۆتۆ $60 ماوەیەکە لە بینی 60 بۆ $70 چکارگیرێکی لە سەرابووری عێراق و لەسەر موچەش دەبێت و قسە لەسەر دۆخی سیاسی عێراقیش دەکەی پێویست باڵبژاردنەکانی داهاتوو و پرسی پەرلەمانی کوردستان و دواکەوتنی پێکەنانی حکوومەتی شەرقسی لەسەر دەکەین ئەم پرسیان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی ئەنجومەی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسی ئامادە بوون. سوپاس دەکەین. مامۆستاگە سەرەتا لە پرسی موچەوە دەست پێ بکەین. لە سەرەتای ئەم ساڵەوە وەزیری دارایی باسی لەوە کردو کە کێشەی موچەیان بە تەواوەتی چارەسەر کردووە، بەڵام هەموو مانگی ئەو کێشەی دواکەوتنی موچە هەیە. ئێستا موچەی مانگی 4 لە عێراق دابەشکراوە بەس بۆ هەرێم مانگی 4 نێنێدراوە. مانگی 5 لە عێراق دەستکراوە. بەڵێ ئی خانەنشینان هۆکارچیە و دووبارە دەبێتەوە. ئێستا باز دەوکێت تەنە ناردنەکەی واژۆی تەیفسامی مابێ بۆ هەموو جار مانگانە و کێشەی موچەی هەرێم ئەو دواکەوتنە دووبارە دەبێتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ تۆ کاک حاکیم، سوپاس بۆ کەناڵی بەیان. لە ڕاستیە ئەوە یەکەم جار نییە کە کێشەی موچە ئەو گرفتانەی بەسەرایە چکە قەراری تەمویلکردن بە واژووی وەزیری دارایی یەکرێت. ئەمە کابینەکەی سوودانیە، کابینەی پێشتر کە کازمی بوو، بە هەمان شێوە محەممەد عەلی عەلاوی هەمان کێشیان هەبوو کە وەزیری دارایی واژووی نەیەکرد، ناچار ڕئیس وزەرا بڕیارێدا. لە کابینەکەی با بڵێن عادل عەبدولمەهدیە بە هەمان شێوە هەمان کێشەمان هەبوو. بۆیە لە قانونی ئیداری مالیە وەزیر با بڵێن سەلاحیەتیەوەی هەیە کە پارە بنێرێ. وەزیر کاتێک دەتوانێت پارە بنێرێ کە چوارچێوە یاسایەکەی قانونی ئیداری مالی جێبەجێ بکرێت. قانونی ئیداری مالی باز لە ڕادەستکردنی داهاتەکە لەلایەن هەرێمەوە. ڕادەستکردنی داهات هەرێمی کوردستان تا ئێستا بە شێوەیەکی شەفاف داهاتەکەی دیار نییە و بە شێوەیەکی ئەوەی کەوا تەقدیمی کردووە کە لە مانگێکا داهاتەکان لە یەکێک لەو دۆسیانەی کە نووسیویان و واژویان لەسەر کردووە کە $325 ملیارد داهاتی 325 ملیارد دینار داهاتی مانگەیانیان نەبێ ئەبێ بە پێی تەویلی ئەمانە بێ 100 ئەوەندە یعنی نیوەی لە 150 لە کاتێکان نەخێر قانونی ئیداری مالی مادەی 27 زۆر وازەحە بێ هەموو داهاتەکان. بەرحاڵ هەرێمی کوردستان کە موچەی ئەبێ داهات تەسلیمکە، بەڵام کە داهات تەسلیمەکە داهاتەکان بە شێوەیەکی کەم و کوڕی تەسلیمەکە، میزانی مراجعە ئەو پارەی کە دێت ئەبێ لە هەموو دەیمانگێک میزانی مراجعەش بنێرێتەوە، کەواتە کە قایمە ئەنێرێت لیستی موچە ئەنێرێ ئەبێ و دوو شتێشی لەگەڵ بێ، لەبەرەوەی ناتوانێت ئەو دوو شتە یان ناینێرێ، بۆیە هەمیشە گرفت دروستە بێ بۆ موچە. وەزیریش ترسی لەوەیە کەسایەتیەکەکەوە ڕوبەڕووی یاسا بکرێتەوە، بۆیە وەزیر ناچێتە ژێرباریەوە تاوەکو ئیمزای سەرۆکی ئەنجومەنی وەزیران و تەحملی مەسئولیەتەکە ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بیکە. بۆیە گرفتەکە چەند لە عێراقۆ بێ 10 هێندە لە هەرێمی کوردستانەوەی. بەڵێ یعنی هەموو جار پێویستی بە ڕەزامەندی سەرۆک وەزیران هەموو جارێ وەزیری دارایی ئەتوانێ بینێرێ بەبێ گەڕانەوە بۆ سوودانی، بەبێ گەڕانەوە بۆ سوودانی، بەڵام وەزیر ئەمە ناکات چونکە کاتێک کە موازنە تەصدیقە کرێ و ئیقرارە کرێ و ئەنێرێ بۆ حکوومەت بۆ جێبەجێکردنی ئیترە بێتە سەلاحیەتی وەزیری دارایی. بەڵام وەزیری دارایی سەلاحیەتەکەی کەی بەکارێنێ ئەو کاتەی داهاتە ناوخۆیەکانیش بێتە بەردەستی، لەبەرەوەی داهاتەکان نانێرن بۆی وەزیر ناچێتە ژێرباریەوە چونکە احتیمالی لێپرسینەوەی هەیە لە پەرلەمانە، بۆیە وەزیر ناچێتە ژێرباری واژووکردنی ئەو ناردنیە و تەمیلی ئەو پارێ، دوجار ئەبێ ڕئیسی وزەرا تەحملی ئەو مەسئولیەتە بکە و بە شێوەیەک لە شێوەکان خۆی ڕەزامەندی دەربڕێ و مەسئولیەتەکەی ئەو لە ئەستۆیەگرێ، بۆیە هەموو جارێ ئەو گرفتە ئالەو شێوە لەوەوە دروستە. باشە، بەس پێ چی دڵێن ئەم ساڵی هەڵبژاردنە ڕەنگە نەرمیەکە بێ موچە دوا بکەی بەس نەفۆتێ. ئێستا ئەمڕۆ وا بڕیار بوو بنێردرێ دوێنێ بە قسەی سەرچاوەکانی وەزارەتی دارایی هەرێم، بەڵام بڵێن تەیفسامی لە ئوردونە و بێتەوە واژۆی بکات و دووبارە پێچی ئەم ساڵ کێشەمان نەبێ بۆ ناردن، لەبەرەوەی ساڵی هەڵبژاردنە
مەرج نییە چونکە لەوانەیە سوودانی ڕەزامەندی دەربڕێ بەڵام هەموو جارێ تەیفسامی ئەو گرفتەی بۆ دروستە بێ و ئەوەشمان لەبیر نەچێ سوودانیش مجازفە کا بە حیاتی سیاسی خۆیەوە چونکە عادل عەبدولمەهدی هەمان گرفتی هەبوو لەگەڵ هەرێمی کوردستان نەوتیان ڕادەست نەکرد دوجار ئەوە بوو تشرینیەکان هاتنە سەر شەقام و عادل عەبدولمەهدی کە هێنایانە ناو پەرلەمانی استیقالەکەی یەک کەس دەنگی دا بەمانەوەی ئەگینا هەموو پەرلەمان بە تێکڕا دەنگیاندا بە لادانی عادل عەبدولمەهدی کە ئەو هەموو بابەتەی لەگەڵ کووردا کردبوو بۆیە من قەناعەتم وایە سوودانیش تا ئەندازەیە دەتوانێت ئەو مجاملەی هەرێمی کوردستان بکە ئەگەر بزانێ ڕوبەڕووی لێپرسینەوە بێەوە شەقامی عراقی لێ نیگەرانەکەن ئەوە سوودانیش ئامادە نییە ئەو قەزەیە بکە بەڵام ئەوەی کە هەیە سوودانی چاوی لەو کورسیانەی ئەو دوو هێزە سیاسیان کە حکوومەتیان لە دەستایە کە پشگیری بکەنەوە بۆ جارێکیکە بەڵام ڕەنگە ئەمە عەبادی هەمان بابەتی کرد مەسەن من لە یەکێک لە کۆبنەوەکان نابووم کە نوێنەری پارتی بەڕێز دکتۆر فواد حوسێن وتی ئێمە لەگەڵ عەبادی ئیتفاقمان کردووە لەسەر ئەوەی کەوا پشگیری بکەین بۆ دووبارە کاندید بوونەوەی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە مقابل ئەو تەمویلە بکە فعلا باوڵێن عەبادی تەمویلەکەی کردبوو بەڵام ئەمان پشگیریان نەکرەوە بوو عەبادی هەر یەک خول سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بۆیە سوودانیش ڕەنگە مجازفە بە حیاتی سیاسی خۆیەوە بکە باشە بەزۆکو بۆچی ئەوەی عێراق بڵێن زووتر موچەکە دەدرێ ئەوەی هەرێم ئەوەندە دوا دەکەوێ پێچ پەیوەندی بە کێشەوەیە کە پارەی کاژنە بێ دیینارە بێ یاخود قسە سەرەوە کێشەکە هەبێ بۆ فەرمانبەرانی عێراق هەیە ئەگەر کاش کێشە بێ ئەوە هەمان شێوە کێشەیە بۆ وەسەط و جنوبیش بەڵام ئەو کێشەیە نییە بۆ چونکە ئێمە سێ مستەلەحمان هەیە حەجمی کودلەی نەقدی حەجمی تەداول کە حەجمی M1 و M2 M3 کوتلەی نەقدی نزیکەی 105 تریلیۆن دینار تەبع پارە هەیە لە عێراقا هەنی ئەوەی کە چاپ کراوە ئەوەی کە چاپ کراوە جاوەی لای حکوومەتە و لای هاوڵاتیە هەموو ئەوەی کە چاپ کراوە بەوەی لای حکوومەت باوەی لای هاوڵاتیان بە ئەوەی خەزنە لە ماڵەکانە نزیکەی 105 تریلیۆنە ئەوەی لە بازاڕەکانایە نزیکەی 40 تریلیۆنە ئەوەی لای حکوومەتە و لە بانکەکانایە ئەوەی کە لە ماڵەکانە با بڵێن ئین کراوە ئیکتیناز کراوە پاشەکەوت کراوە نزیکەی 20 تریلیۆن دینارە 20 تریلیۆن دینار بۆیە ئەو پارەیە کە ئەچێتە دەست فەرمانبەران درەنگ ئەگەڕێتەوە بۆ حکوومەت لەسەر ئەساسی ئەوەی حکوومەت نەشاتاتی با بڵێن اقتصادی کەمە بۆیە هەندێک جار تووشی ئەو نەمانی سوولە حاڵەتێکی دیکە هەیە فرۆشتنی نەوت کاتێک ئەو دۆلارانە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی پێویستی بە دینارە ئەبێ لە ڕێگەی بانکی مەرکەزیوە دۆلارەکان بخاتە حسابی خۆی لە حسابی بانکی مەرکەزیە دۆلارەکان تەحویل بکەن بۆ حسابی بانکی مەرکەزی تا بانکی مەرکەزی دینار بخاتە حسابی وەزارەتی داراییەوە ئەم عەمەلیەش ئەوەندە دووبارە بووەتەوە ئێستا هەندێک جارە بێتەوەی کەمبوونەوەی سیولە کەمبوونەوەی سیولە هەندێک جار واکە کە چەند ڕۆژێک تەخیر بێ بەڵام لە عێراقا ڕەنگە سیولەیەکێک لەو قەزیانە بێت کە زۆر کێشەی کەمە بە تایبەتی لە عێراقا ئێستا لە ڕێگەی کیکارد و خەڵک موچەوە دەگرێت ئەندازەیەکی زۆر بووەتە ئەلکترۆنی و کارت بەکارهێنن و قەراریش بوو لە 2022 هەموو ئەوە تاوا بێ بەڵام لەبەرەوەی گەندەڵی لە دوو شەریکا دەرکەوت بابەتەکە دواکەوت من بڕوام وان نییەکەوە کێشەی سوولە بێ هەر ئەو کێشەیەکەوە هەرێمی کوردستان پابند نابێ بە ڕادەستکردنی داهاتە ناوخۆیەکان یا داهاتە ئیتحادیەکان بەزەوەی کە باسی کرد 105 تریلیۆن چاپ کرابێ وتە چلی لە بازارە چلی لە بازار لە ناو بانکەکان باز دەوەرەکرا کە بەشی زۆری لای هاوڵاتیان بێ 20 تریلیۆن لای هاوڵاتیان ئەوەیتر لەکوێ مادام ئەویتر لە خەزانەی بانکی مەرکەزیایە بەکار نەخێر ئەوە شەستی نزیکەی چلیشی لە خەزاناتی بانکی مەرکەزیایە باشە بەس بۆچی بەڕێز پێ دوایە کێشەی پارەی کاش نەبێ بانکە ڕافیدێنیش ڕوونکردنەوەی دابوو بەڵ 8 تریلیۆن دینارمان هەیە بەس ئێستا بەزەوەکەی بەپێی ئامارەکان مانگانە هەموو چەخۆری عێراق و هەرێم 8 تریلیۆنێکی پێویستە هەر ئەوەندەی پێویستە لە بەرەوەی ئەوەندە ئەو بڕە پارە لە بەردەستایە و ئەوەش نەبێ ئەو وەزارەتی دارایی ئەو پارەی کە ئەو دۆلارێک کە هەیەی ڕاستەخۆ لەگەڵ بانکی مەرکەزی یا بانکی مەرکەزی ئەوەندە دیناری لە بەردەستایە تاوەکو بیداتە وەزارەتی دارایی بۆ موچ بۆیە بڕوام وان نیە کێشەی سوولە بێ
کێشەکە پەیوەندی بە کێشەکە پەیوەندی بە ڕادەستنەکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان. باش بەس سەبارەت بە بەکارهێنانی پارەی بڵێن ئەمانەتی لە بازەکە ئەماناتی زەریبی دەڵێ 3 تریلیۆنیان بەکارهێناوە جارێککە 3 تریلیۆن هەبوو لە ئەماناتی زەریبیە ئەوە کە سەفقەت القەرنی لێ دروستبوو ئەو دزی سەدە کە کتابێکیان کردبوو لە ڕێگەی لیژنەی مالی و سەرۆکی لیژنەی مالی کتابێکی کردبوو بۆ دایرەی زەریبە و چاودێری دارایی کە ئەو پارەیە ئازاد بکرێت لەوەی کە بڕات بۆ شوێنی خۆی. 2000ەوە بوو نور زوهەیر توانی بووی پارەکە بەشێکی زۆری ڕاکێشێ و ئەو پارەیە خەڵکی هەرێمی کوردستان شەراکەتیان تیا کرد بۆ حیزبە سیاسیەکان تا ئێستا کە سوودانی بەڵێنیدا ئەو پارەیە گەڕێتەوە تا ئێستا لە سا 5 ئەو پارەی گەڕاوەتەوە کە نزیکەی 3 تریلیۆن دینار. بەزرەکە پێدراو بۆ موچەوە بەکاربێ ئێستا ئەمە وەزارەتی دارایی عێراق ڕوونکردنەوەی دابوو ئامادە 5 ساڵی بەسەرا تێپەڕیوە ئەو داهاتی گشتی دەوڵەت ئەبێتە داهاتی گشتی دەوڵەت کێشەنی لە مرۆڤ بەکارهێنانی نەخێر قانونی دارایی مالی زۆر بەوازەحی باز لەوەیەکە. باشە بەس دەمەوێت سەرنجشتی بزان لەسەر راپۆرتێکی دیوانی چاودێری دارایی کە بڵاو کراوەتەوە لە مانگی 4 تاوەکو 6 ساڵی ڕابرد 2024 باسی کۆمەڵێک شتی کردووە لەسەر داهاتەکان کە دڵێ داهاتی نەوت نەخراوەتە و حیساب بانکێک کە بۆ نەوتیاریم کراوەتەوە اینجا دەڵێ جیاوازی هەیە لە ژمارەی فەرمانبەران لە 19,838 پلەی وەزیفی جیاوازی هەیە لەگەڵەوەی کە لە خشتەی بودجەدا هەیە. اینجا دەڵێ ژمارەی وەزارەتی هێزەکانی پێشمەرگە لە بەڕێوەبەراتی گشتی بودجە هەرێم 162,000 بەڵام لە بەڕێوەبەراتی ژمێریاری 184,000 ینی جیاوازی هەیە. بۆچی تاکو ئێستا تێبینەکان لەو ڕۆژەوە داهات بێ ئەوەی کەوا موچە وەرەگرێت لە وەزارەتی پێشمەرگە بە خانەنشین و هەموو منەکان 432,000 هەندێک باز لە 428,000ەکان ئەمە قسەی پەرلەمانتارانی خولی چوارە پێم وایە. من ڕاوێژکارێکم بینی لە وەزارەتی دارایی باسی لە ڕقەمێکی دیکە کرد ئەوەی لە بایۆمەتریا هەبوو 175,000 ئەوەی کەوا هێزەکانی ئەمریکا پارەی بۆ تەرخانەکردن نزیکەی 6,000 بوو. هەموو ئەم ڕقەمانە دلیلن لەسەرەوەی وەزارەتی پێشمەرگە هیچ داتا و بەیاناتێکی ڕسمی و تەندروستی نییە. خاڵی دوو ئەگەر مقارنەی موازناتی هەرێمی کوردستان بکەیت کە موازنەی لە 2007 دەست پێەکە تەنها دوو وەرەقەی ئاوا دوو وەرەقەی خورشیدی موازنە تا 2009 کە بێتە 115 وەرەقە کاتێک کە جەدوەلی قیوەی عامیلە ئەوەی فەرمانبەری حکوومەتە ئەیهێنی سەیرەکەی هەر لە یەکەم عەمود و کەتیایەتی مدیر عام دەرەجە ئەلف یعنی وەکیل وەزیر و مستەشار لەگەڵ موازنەی عێراقا فەرقێکی زۆریان هەیە. مثلا لە عێراق 7 مدیر عام دەرەجە ئەلفیان هەیە یعنی وەکیل وەزیر و مستەشار بەڵام لە موازنەی 2011 هەرێمی کوردستانە تەنها 48 کەسن یعنی لە 7 تا 48 تقریبا 22 کەسی زیادە. ئەوەی ئەینێرن بۆ بەغا زۆر جیاوازە لەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە. لە 2011ەوە هەرێمی کوردستان هیچ داتا بەیاناتێکی نەناردووە بۆ عێراق لەبەرەوەی کاتی خۆی کە لە 2011 ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لای بەغا 621,000 ئەوەندە کەس بووە. بەڵێ ئێستا دەڵێن 682,000 682,021 کەس 682,021 کەس بووە ئەوە لە 2011. بەڵام لە ئێستادا ئەوانەی کە لیستیان نەنێرن 1,255,000 کەس نێرن بۆ بەغدا. لە 2011 بەدەوە خەڵکێکی زۆر تعین کراوە ئەوانە نەچوونەتە بەغدا. بۆ چونکە لە موازنەی عێراقا دیاری ئەکرێ ساڵانە چەند کەس تعین نەبێ ئەوەندەی کە دیاری ئەکرێت تعین بکرێ لە سا حەڤەی بۆ هەرێمی کوردستان تەرخان بەزمان ساوان دەڵێن بۆ 682,000کە فەرمانبەرە ئەوی تر دابەژوە بەسەر خانەنشین چاودێری کۆمەڵایەتی ئەقڵخۆ خاننشینە بێت لە سندوقی ئەمانات بێدرێتە لە سندوقی تەقاعود کە لە هەرێمان نییە لەوێ نییە ڕاست لە هەرێمان نییە لەوێ ژمارە خاننشینیان بەرز بۆ تۆ بۆ 300,000 زیاتر لە 300,000 کاک حەکیم عێراق نزیکەی 3 ملیۆن خانەنشینی هەیە زیاتر لە 3 ملیۆن خاننشین هەیە بەس ئەو 3 ملیۆن خاننشینە لە سندوقی تەقاعودی عامە موچە وەرەگرێ نایەتە ناو موازنە تەنیا تەقاعود چی دێتە ناو موازنە ئەو پارەیە کەوا
ئەدرێ بۆ فەرمانبەر بۆ نمونە فەرمانبەرێک ئێستا لە حاڵەتی دەوامکردنایە خۆی لە موچەکەی لە ساعت دابڕێ لە ساعت دەی موچەکەی بڕێ ئەڕاتە سندوقی ئەماناتە بۆ خانشین حکوومەتیش لە ساعت 15 خاتە سەر ئەمە بێتە لە ساعت 25 ئەچێتە سندوقی تەقاعودی عامە لەوە موچە درێ بۆیە تەقاعودی عامە 12 تریلیۆن دیناری هەیە لە قەرزایە پارەیەکی زەبەلاحیە ئەو کاتە ئێمە لەوێ بووین ئەحمەد عەبدولجەلیل مدیر عامی تەقاعود بوو ساڵانە لە موازنە بانگەکرا بۆ لیژنەی مالی لەوێ دەوای قەرزی لێکرا قەرز با بە حکوومەت ئەوەندە دەوڵەمەندە باس ئەو تا ئەو کاتە ژەوید تا 2045 توانای ئەومان هەیە مەعاش بدەین بەبێ هیچ کێشەیە هی خانەنشینی بەڵام خانەنشینی هەرێم سندوقی تەقاعودی نییە ئەسڵەن پارەی تیان نییە ئێستا لەسەر پشکی هەرێم ئێستا وەکو مۆزەفێک حساب کراوە لە عێراق بۆیە گرفتەکە ئالەوایە کە ئەوە حەلکردنی زۆر قورسە لە ئێستادا بۆیە عێراق چاوپۆشیشی کردووە لەو موچەی خانەنشینی ژەنێرێ بۆ هەرێمی کوردستان باش بینی سەر نرخی نەوت چ کاریگەریەکی هەیە ئەم داوەزین نرخی نەوتات بۆ 59 دۆلار وە نەوت هێرێمی ژێستا بە قاچاق دەفرۆشی هیچ کاریگەری هەیە دابەزین نرخی ئۆپێک بڕی نەوتی زیاد کردووە بڕی فرۆشتن 400 هەزاری زیاد کردووە ئەگەر کۆمەڵێک قەزەی سیاسی هەیە یەکلا بێتەوە نێوان ئەمریکا و ئێرانەکان بە سوڵح کۆتایی بێ ئێران نزیکەی 3 ملیۆن بەرمیل نەوت دەخاتە بازاڕ کە تا ئێستا دەوروبەری دەڵێن ملیۆنێک و شتێک هەناردە دەکات لەو پێش زۆر کەمتر لەوەیە وە سینیەکان ئەیان کڕی ئێستا خەریکە سینیەکانیش نایکردن ئەگەر شەڕی ڕووس ئۆکرانیا کۆتایی بێ 10 ملیۆن بەرمیل نەوتی ڕووسیش بە ئاسانی دێتە بازار واتە 13 ملیۆن بەرمیل نەوت دێتە بازار ئێمە چەندێکمان پێویستە لە بازاڕە عادەتەن لە 89 ملیۆن تا 92 ملیۆن بەرمیل نەوت پێویستە ڕۆژانە لە هەموو عالەمە ئەوەندە پێداویستی بازاڕی هەموو جیهانە بە ملیۆنێک بەرمیل نەوت سعرە گۆڕێ بە ملیۆنێک بەرمیل نەوت سعرە گۆڕێ کەواتە بە 13 ملیۆن بەرمیل نەوت سعر زۆر خراپەشکێ ئەگەر ئەمە ڕوو بدا ئەوە عێراق توانای هیچ شتێکی نییە تەنها توانێت موچە بدا چونکە عێراق پێویستی بە 63 تریلیۆن دینار هەیە تەنها بۆ موچە بەس بۆ فەرمانبەرە جگە لە ئەوە بڵێن خانەنشینی و پارەی خۆی ئەوە پارەی خۆیەتی 63 تریلیۆن دیناری بێت ئەگەر سەیری تاویزاتی مۆزەفین یا داهاتی عێراق بکەی هەموو ساڵێک بەو نەوتە بەرزەشەوە نزیکەی 100 تا 120 تریلیۆن دیناری هەبووە لە کاتێکان نەوت لە 89 ئەوانە بووە ئێستا نەوت کە سعری ئەمڕۆی نزیکەی 6 دۆلار تەبەنەوە برێنتە عێراق بە 7 دۆلار لەوە کەمتر ئەیفرۆشێ یعنی 53 دۆلار حسێبی کە تا 72 دۆلاری ناو موازنەکە دانراوە نزیکەی 29 دۆلار فەرقی هەیە باش بە ئێستا عێراق ڕۆژانە 3 ملیۆن نزیکەی 170,000 ڕۆژانە ئەوەندە دۆلارە زیانی بەردەکەوێت 1 دۆلار کەم حەکیم ئەگەر نرخی نەوت 1 دۆلار دابەزێ داهاتی عێراق 1 ملیارد دۆلار دابەزێ واتە کورتێنان 1 ملیارد بەرزە لە مانگێکدا لە ساڵێکە ئەگەر نرخی نەوت ئەو تەقیمەی کە دایانناوە 1 دۆلار دابەزێ داهاتی عێراق لە ساڵێکە 1 ملیارد دۆلار دابەزێ باشە بەس خۆ لە بودجە بە 70 دۆلار خەمێنراوە ئێستا ماوەیەکی زۆرە لە بینی 60 59 65 عێراق کە کاتێک سعری نەوت دانێ چەند موسسەیەک هەیە تەخمینی بۆکەن بلومبەرگ یەکێکە لەوانەی کەوا تەخمینی سعری نەوتەکەن سعری نەوت سێ بەشە کاک سعرێکی تەحەفوظی هەیە سعرێکی تەشاومی هەیە سعرێکی تەفاولی هەیە سعرێک هەیە ڕەشبینە لەوەی کە ئەڵێن نەوت احتیمالە لە کەمترین حاڵەت بفرۆشێن نەخێر سعرێکیان هەیە متەفاعیل ئەڵێ نەوت دەگاتە بەرزترین ئاستی سعرێکیان هەیە تەحەفوزیە یانی احتیاتکردنە هەمیشە عێراق سعری تەحەفوزی داناوە بەڵام تەوەقوعی ئەویان نەکرد کە لەم ساڵدا ئەم قەزیە سیاسیانە ڕوو بدا مەسەن ئێران و ئەمریکا بگەنە ئەوەی ئیتفاقی مباشر بکەن ڕووسەکان لەگەڵ ئەمریکیەکانە بگەنەوە ئیتفاقی کە شەڕی ئۆکراین کۆتایی پێبێن بۆیە خستنە بازاڕی 13 ملیۆن بەرمیل نەوت
سعری نەوت دابەزێنێ بە شێوەیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو. ئەمە جانیبێکی. جانیبەکەی دیکەی هەرێمی کوردستان تا ئێستا نزیکەی 300 تا 320,000 بەرمیل نەوت دەفرۆشێ. بەڵام ئەویش لەسەر عێراق لە ئۆپێک لەسەر عێراق ماڵە چکەوە نەوتی عێراقیە. بەڵێ ئەم 300 تا 320,000 بەرمیلە نە کڕیارەکەی دیارە، نە پارەکەی دیارە، نە سەرچاوەکەی دیارە بەرەو کوێچی. بۆیە عێراق نیگەرانە لەمە. بەڵام لەبەرەوەی وەزعێکی سیاسی هەیە هەموو جارێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران مجاملەی هەرێمی کوردستانەکە و یەقینیشی هەیە ئەم نەوتە بە قاچاقی ئەفرۆشێ. بۆیە ئەم نەوتە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێتە کارەسات بۆ هەرێمی کوردستان. لە بیرمانە ساڵانی پێشوو نرخی نەوت یا داهاتی نەوت گەیشتە ناقص، واتە هەرێمی کوردستان 21 ملیۆن دۆلاری ئەدا بەس بۆ دەرهێنانی نەوتەکەی، چونکە سعرەکەی ئەوەندە دابەزی بوو کولفەی شەریکاتی دەرنەهێنا. بەڵێ بەزیسە خۆ دیاریش نەکەی ڕێک دەکەونەوە و هەنار دەکردنەوەکەی و سەوزی نێوت عێراق دوێنێ قسەی کردبوو دەڵێ ڕۆژە مەرجێک زیاد دەکەن تووشی سە سوورمان بووین. پێشتر وتیان تێچوو کێشەیە لەسەر تێچووی نەوت ئەوە چارەسەر کرد تێچووەکەیان حەل کرد بە 16 دلار بە 16 دلارەکە. بەڵام هەرەو کاتەیش ڕەنگە لە بەرنامەکەی جەناب یا بەرنامەیەکی دیکە بوو بێ باسمان کرد بێ کە هەرێم و ئەو دوو هێزە سیاسی خۆیان ئامادەنین و عەرقە لە دروستەکەن بۆ هەناردەکردنەوەی نەوت. بۆ چکە ئەگەر نەوت هەناردە بکرێ بە ڕسمی ئەبێ داهاتەکە بچێتە حسابی عێراق لە ڕێگەی سۆمۆوە ئەفرۆشێ، سعرەکەی دیارە، کەمیەکەی دیارە و داهاتەکەش یەگەڕێتەوە بۆ عێراق. ئەگەر لە هەناردە نەکرێ واتە بە قاچاق ئەفرۆشێ، کە بە قاچاق فرۆشە حسابەکە ئەڕواتە حسابی پارتی و یەکێتی. ئێستا لە حسابی واندایە. ئێستا لە حسابی ئەوانایە. باشە بەس وەکو موچە ئەگەر عێراق بڵێن ئەو نرخە زیاتر دابەزێ موچە بەعام کێشەی بۆ دروست نابێت توانای هەیە یا بۆ چیدا بۆ نمونەگەر عێراق دوو سێشتی هەیە. یەکەم بای ئەوەندە نەوتە فرۆشێکە موچە بدا. لە عێراق موچە خاڵی سوورە. بەس مامۆستا ئێستا لە بودجە 170 تریلیۆن دانراوە بەس بۆ داهاتی نەوت. باشە لە بودجە 3 ملیۆن و 500,000 داناوە بە 70 دلار خەمڕاندویانە بە پێی خشتەکانی بودجە 170 تریلیۆن دینار داهاتی نەوتە. باشە بگاتە نیوەی ئەوەش هەر بەشی موچەیەکە دەتوانێت بەش بکە 63 تریلیۆن دینار تاویزاتی مۆزەفینە. بەڵێ یعنی ئەو کاتە خەرجەکانی تر ڕداگرن خەرجی تر هەمووی ڕاگیرێ، ئیسtisمارات ڕاگیرێ، منەح و هەموو ئەوانە ڕاگیرێ بۆ چونکە نەدانی موچە یعنی کۆتایی دەوڵەت ناتوان لەوێ ئەوە بکەن. ئەوە لە عێراق شتیوان ناکرێت. خاڵی یەک احتیاطی نەقدیان هەیە نزیکەی 125 ملیار دلار گەشتۆتەوەندە بە حسابی SDR و سەبایکی زەهابی و احتیاطە نەقدەکان گەشتۆتە نزیکەی 125 ملیار دلار. لەوە ئەتوانن قەرزی غیر مباشر بکەن. لە ساڵی 2016 هەموو مانگیەک 2 تریلیۆن دیناریان لە احتیاطاتی نەقدی قەرزە کرد. بەدەستەدەمی کازمی مامۆستا یەدەکی بانکی ناوەندی هات بۆ 46 ملیار دلار. پێشتر 82 ملیار دلار بوو. لە کاتی شەڕی داعشە هاتە سەر 46 ملیار دلار لەبەرەوەی بەکاریانهێنا بۆ موچە. نەوتیش دابەزی بوو. نەوتیش دابەزی بوو بەکاریشیانهێنا بۆ موچە. نزیکەی 35 ملیار دلار احتیاطی نەقدی هاتە خوارەوە. بەڵام دیسان بەرز بوویەوە بۆ نزیکەی 125 ملیار دلار. بۆ چونکە لە 2 ساڵ کە موازنە نەبووە، ساڵی 20 نەبووە و ساڵی 22 نەبووە، بۆیە ئیسtisمارات سەرف نەکرا کە ئیسtisمارات سەرف نەکرا هەمووی چووە حسابین احتیاطاتی نەقدی. بەس لەوە دەکرێت تێفسەمی ڕۆڵی دوانیشیدا بڵێ ساڵی ڕابردوو تەنە 5 تریلیۆن دینار کورتێنان نەبووە. بۆچی ینی لە کاتێکە لە بودجە دەڵێ کورتێنانمان 64 تریلیۆن دینار. ئێمە لەنا مستەلەحێگەی لە اقتصادا پێوترێ عجزی تەختیتی. باشە ئەوەی کەوا دانرێ ئەوەندە داهات بەدەستبێنین، ئەوەی کەوا دان تەختیتە پلان بۆ کە ئەوەنە نەوت بنێرن بە ئەوەنە بفرۆشێ ئەبێتە پلان. پلانێکی دیکە هەیە بۆ خەرجیەکان، ئەوەنە خەرجی دانێن کەواتە کورتێنان لە ئەم ساڵا بۆتە 64. ئەگەر داهاتەکە بەدەست هات خەرجیەکە نەبوو کورتێنانەکە کەمە بێتەوە. چکە مامۆستا وەزارەتی دارایی عێراق تا 11 مانگی ساڵی ڕابردوو دەڵێ 113 تریلیۆنمان خەرج کردو هەموو خەرجەکان 113 بەس مانگی 12 بەڵام نەکردوەوە ساڵی ڕابردوو. خۆی چەندێکە بوجە خۆی چەندێکە نەفەقات 211 تریلیۆن دینار 211 تریلیۆن کەواتە هەر سەرفیکەن سەو چەندیان سەرف کردووە بۆ 11 مانگ 113 یعنی با بڵین 10 تریلیۆن تریش بخەینە سەر 10 تریلیۆنکە ئەوە کاتە 123
120 حساب كان يعني سالانه 10 تريليون مانغانا 10 تريليون دينار صرف بله مانغانا 10 تريليون دينار صرف كراوه كواتا اتوانن مانغانا 8 تريليون داهاتي نوتيان هبه 2 تريليونيش يا تريليونك ضريبه و تريليونك قرضتان كواتا عراق کێشەی دانی موچەی نابێ بۆ خۆی ئەی بۆ هەرێمیش ئەو وەختە کەوتۆتە سەر ئەگەر ڕێک بکەون ئەنی ڕێکەوتن هەبێ ئەگەر ڕێکەوتن هەبێ و نەوتەکە بفرۆشە هیچ کێشەیەک نەبوو بەڵام ئێستا مانگانە پێویستی بە 954-55 میلیارد ئێستا برادرانی هەرێم ئامادە نین ئەو داهاتەی لە دەستیان نایە بخەنە دەستی حکوومەتی ئیتیحادیەوە ئەبێ بۆ ئەو دوو پارتە دەسەڵاتدار ئێستا لەسەر چی ڕێک ناکەون بۆ پێکەنانی حکوومەت بەڵێ لەسەر داهاتە یعنی پشکی وەزارەتەکان زان کام وەزارەتیان داهاتی زۆر داهاتی چۆنێ داهاتی وەزارەت بۆ کۆمپانیا مەسەڵەن ئێستا لە وەزارەتی سامانە سروشتیەکان کێشەی لە بینی پارتی و یەکێتیە لای پارتی خەتی سوورە داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکان یەکێتیش داوایەکە وەزارەتی دارایی خەتی سوورە بۆ چونکە زەڕایی بوو گەماری گۆوانە هەمووی لە دەزەوایە بۆیە دایمەن سیرکە وەزارەتی کار زۆرترین داهاتی هەیە لە دوای ئەوانە مثلا وەزارەتی ئەوقاف زۆرترین وەقفی هەیە چ لە عێراق و چ لە هەرێمی کوردستان وەزارەتێکی زۆر دەوڵەمەندە سیر کە بیر لە یەکێتی و پارتی کاتێک کە باسی دابەشکردنی وەزارەتەکەن بیر لە دووش دەکەنەوە یەکەم ژمارەی فەرمانبەرەکانی دوو داهاتەکەی ژمارەی فەرمانبەرەکانی بۆ ئەوی بتوانێت تەسیر و کاریگەری هەبێ بۆ ئینتخابات داهاتەکەی بۆ ئەوەی زیاترین ئیسفادەی لێ بکە پێویستە بەوە بەس ئەو بارودۆخێک کێستە بارودۆخێکی سیاسی ئاڵۆسەیە لە بەرژەوەندی پارتیوەکێتیدای بۆی داهاتی ناوخۆ بەدزن ئێستا لە عێراق و مانگانە موچاتوە خۆیان بەعنقاس 148 میلیاریان تەسلیم کردو بۆ 3 مانگ لە داهاتی ناوخۆ ئەویتر نازانرێت چی لێ دەکرێت داهاتی نەوتە مانگانە وازەحە کاک حەشیم گیان ئەوە لە هەموو ئینتیخاباتێکە پارە ڕژێنن بەسەر خەڵکان ئەو داهاتەی کە ئەیدزن بەکارهێننەوە بۆ ئەوەی جارێکیکە دەسەڵاتی پێ بکڕنەوە بۆیە یەکێتی و پارتی بە بڕوای من بە هیچ شێوەیە ئامادە نابن داهات تەسلیم بکەن ئەو کە میسە لە داهاتی ناوخۆ مانگانە 48 میلیارد تەسلیم دەکەن ناوینانی تەسلیمکردن یعنی کاک حەکیم ئەگەر ئەو راپۆرتەی خۆیان درۆیە کەوتویانە 325 میلیاردمان هەیە مانگانە خۆ بەپێی میزانی مڕاجعی خۆیان بێ کە بەڵامیان کردەوە 395 میلیارد داهاتی ناو خۆیان هەبووە لە ساڵی ڕابردوو هەر لە وەسایقی خۆیان ئەتوانێ ئیدانە بکرێن بەڵام کێشەکە کێشەیەکی سیاسیە سوودانی کە ئێستا چاوی لەوەیە بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران مجاملەی پارتی و یەکێتیەکە پەیوەستە بەوەوە پێشتر کازمی ئەو مجاملەیەکە پێشتر عادل عەبدولمەهدی پێشتر عەبادی ئەمان ئەزانن لەکوێ گەمەکەیەکەن و هێزە سیاسیەکانی دەرەوەی پارتی و یەکێتی لەبەرەوەی ناتوانن پەرتەوازن ببنە بەدیلی ئەمانە لەگەڵ حکوومەتی عێراق تەعاملێکی مباشر بکەن و ناتوانن بەبێ پارتی و یەکێتی هەمان قسەی پارتی و یەکێتی لە بەغدا ئەمانیش هەمان قسەکەنەوە بۆیە بەغدا ناچارە مامەڵە هەر لەگەڵ پارتی و یەکێتیە باشە مادەم باسیەوەت کرد ئێستا لە نزیک بوونەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وادەکەی دیاریش کراوە 11 بەڵێ چاوەڕێ دەکرێت دەرەوەی پارتی و یەکێتی یەکلیس پێبین یاخود بەڕێزت بە گرنگی دەزانی ئەوە ڕووبدات خۆی پەیمانەتیە کاک حەشیم ئێمە لە پرۆسەیەکی سیاسیان پرۆسەی سیاسی دایمە لەبێت لە نوێبوونەوە بێ باش ئێمە کۆمەڵێک ئەزمونمان هەیە بۆ عێراق ئەزمموی پەرتەوازەیمان هەیە ئەزمموی جۆرێک لە هاوپەیمانیمان هەیە مەسەن لیستی 1970مان هەیە کاتی خۆی جۆرێک لە هاوپەیمانی بوو یەکەم انتخاباتی 2005 هەموو کورد بە یەک لیست دابەزی وەجگە کۆمەڵی دادگەری لەبەرەوەی ئەو کاتە کۆمەڵی دادگەری لەژێر فشاری ئەمریکیەکان و سەرکردەکانی لە زیندان بوون کەس ئامادە نەبوو مامەڵەی لەگەڵا بکە کە 75 کورسی بەدەستهێنا کورد کۆمەڵ 2 کورسی بەدەستهێنا 2 کورسەکەی خۆی خستە سەر هاوپەیمانی و بە ناوی وەکو نەتەوە مامەڵەیان کرد دوایی هێزەکان لە یەکتر جیابوونەوە پارتی و یەکێتی جیابوونەوە دوایی هاوپەیمانێکی تر بەکارهێنرا ئێستا کاتی ئەوەیە کەوا هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی چۆن لە عێراق ئێستا 2 تەکەتولی شیعی هەیە تەکەتولێکیان مقتەدا سەدر و هەندێک هێزی بچووک ممارەسەیەکەن تەکەتولێکیان ئیتاری تەنسیقیە چۆن هێزە سونیەکان 2 تەکەتولی گەورن عەزم و تەقەدم کە قیادەی قەزیەکانەکەن
کوردیش ئەبێ هێزە کوردیەکان ئەبێ بیر لەوە بکەنەوە کە زەمەنی ئەوە بەسەر چوو کە لە ژێر هەژمونی پارتی وێکێتیە بڕۆنە بەغدا کە پارتی وێکێتی دەمسپی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە بە بڕوای من پێویستە هەموو هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی کە ئۆپۆزیسیۆنن هەمویان لە چوارچەوەی لیستێکە بتوانن قوارەیەک دیاریکەن قوارەیەک ئیعلانکەن بۆ ئەوەی بتوانن فشار بخەنە سەر پارتی وێکێتی کە نوێنەرایەتی کورد لە بەغدا مەرج نییە پارتی وێکێتی بیکە جاوە دەکرێت ئێسێوە پێشتر لە خولی پێشتر سێ چوار کەس ئێمە لە ساڵی 2000 سەرێشتێکی گەورەتان دروست لە ساڵی لە خولی سێ گروپێکمان دروست کرد بە ناوی گروپی 15 کە 15 کەس بووین 15 پەرلەمانتار بووین لە هێزە جیاوازەکان و توانیمان فشارێکی زۆر بۆ یەکێتی و پارتی و هەموو هێزە شیعی سونیەکان ئامادە بوون مامەڵەمان لەگەڵا بکەن بەڵام لە 2020 نەمانتوانی ئەو گروپە بکەینە گروپێکی انتخابی باش بۆیە هەل لە 2020 ناو بەناو کۆبنەوەمان هەیە بیرمان لەوە کردوەوە چۆن چارەسەرێ بدۆزینەوە بۆ ئەم قەزیە 2000 پێش چەند مانگێک هەر ئەو گروپە بەشێک لەو گروپە کە برایانی بەڕێز دکتۆر یوسفە کاک مەحموود ڕەزایە کاک ئەبوو بەکر هەڵەدنیە کاک گوشیان عەبدوڵایە منم پێشنیاری ئەوەمان کرد کەوا پێشنیار بکەین بۆ هەموو هێزە سیاسیەکان بەڵە چوین هەموو هێزە سیاسیەکانمان بینی مەبدەئیەن هەمووان ئامادەی ئەویان تایە جگەل لەم هەوڵە هەوڵی کۆمەڵ و یەکگرتوو هەیە هەوڵی کۆمەڵ و یەکگرتوو هەیە کە بتوانن لەگەڵ هێزە سیاسیەکان قسە بکەن بۆیە ئێستا با بڵێن گروپێک کەسایەتی سیاسی لە سلێمانی هەیە تازەتر لەوە گروپێکی کەسایەتی سیاسی لە هەولێر دروست بووە کە لەگەڵ هێزە سیاسیەکانە مفاتەحەیان کردوون و قسەیان لەگەڵ کردوون بۆیە ئێستا باس و خواست گەرمە لەسەرەوەی قایمەیەک دروست بێت لە دەرەوەی پارتی و یەکێتی کە بتوانن لە پەرلەمانی لە انتخاباتی ئایندا بەشداری جا دروست دەبێت مامۆستا چوار تا وزام چواردەی ئەم مانگە دەرفەتی تۆمار ئەگەر بیانەوێت دروستە بێ کاک حەکیم چونکە قورس نییە ئاسان نییە بەڵام قورسیش نییە ئاسان نییە و قورسیش نییە بۆ چونکە پارتی و یەکێتی لە ئێستەوە کەوتونەتە لێدانلەوە و ئەیانەوێ خاڵی زۆفی ئەو هێزە سیاسیانەی کەوا ئەیانەوێ بەشداری بکەن لەو قایمە لە ئێستەوە بۆ خاڵی لاوازی ئەو هێزە سیاسیانەیە گەڕێن یەکەم کارێکیان کردووە متمانە لەناو ئەو هێزە سیاسیانە زۆر کەم بێتەوە بۆیە تا ئێستا بەدوای ئەوە گەڕێن ئایا متمانەیان بە یەک هەیە یانە کۆبنەوەکان بەردەوامە خوازیارم لە هەفتەی ئایندا هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ ئەوەی گروپەکەی ئەلام کرێت تۆمار بکرێت لە بەغدا بۆ ئەوەی ئەو هاوپەیمانیە بکەوێتە سەر پێی خۆی و هەموو هێزە سیاسیەکان دەن بۆ کاندیدی خۆیانەدەن بۆ نمونە ئەگەر کۆمەڵی دادگەری بەشداری بکات لەو هاوپەیمانیە کۆمەڵی دادگەری لە سلێمانی کاندیدی خۆی بێت لە ناو ئەو گروپە بانگەشە بۆ کاندیدی خۆیەکە دەنگ بۆ کاندیدی خۆی کۆوەکاتۆ یەکگرتوو بە هەمان شێوە هەڵوێز بە هەمان شێوە نەوەی نوێ بە هەمان شێوە بەرەی گەل بە هەمان شێوە گۆڕانەکان هەر کەس بەشداری لەو هاوپەیمانیا بکە دەنگ بۆ خۆی کۆوەکاتەوە ڕێکلام بۆ خۆی ئەکا بەڵام ئیسفادەکەی چییە؟ ئیسفادەکەی ئەوەیە ئستهداف ناکرێ ئیسفادەکەی ئەوەیە کەوا دەنگەکان جۆرێک لە ئەمە لەگەڕێتەوە بۆ خەڵک ئەو پەرتەوازەیە نامێنێ خاڵێکی دیکە دەنگەکان نافەوتێ مەسەن هێزی سیاسی هەیە بەشی ئەوەندە دەنگی نییە بگاتە کورسێک بەڵام دەنگەکانی لە ڕێگەی هاوپەیمانیەوە ئەبێتە کورسیەک کە دوایی ئەو هاوپەیمانیە هەموو ئەو هێزانە پێگەن کە هاوپەیمانەکان پێگەناوە ئەو وەختە مخاتەبەی حکوومەتی ئیتیحادی بەو هاوپەیمانیەکەن و بەوە لەوانەیە مشارەکەی وەکو کۆمەڵی دادگەری لایەنگریەوەن ئەوە دروست بێ ئەوەی با بڵێن من لە دوو شوێنیان هەم وەکو گروپێکی ئەو خەڵکانەی کەوا ئەزمونێکمان هەیە لەو مەجاالە هەموو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە هەردوو لا ئاگادارم کۆمەڵی دادگەری مەبدەئیەن موافقە لەسەرەوە و هیچ تەحەفوزێکی نییە خەڵی هێڵی سووری لەسەر هیچ کەسێک نییە بۆیە ئامادەیی تەواوی دەربڕیوە کە بەشداریەکە لەو هاوپەیمانیە ئەگەر ئەو سەر بگرێ ژماری کورسەکانی ئۆپۆزیسیۆن زیاد دەکات ئێستا پارێزگاکان ئێمە دیراسەیەکمان برای بەڕێزم کاک دکتۆر یوسف دیراسەیەکی زۆر وردی کردووە برای بەڕێزم کاک دکتۆر ڕێبوار پرۆژەیەکی
زۆر وردی گەڵاڵە کردووە بۆ هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی لانی کەم 15 کورسیانە بێ ئەگەر هاوپەیمانێتی ئەگەر هاوپەیمانەتی بکەن و ئەو باش تەکنیکی هەڵوشاردن خوێندراوە هەمووی دراسەکراوە و ئەو 15 کورسیە مرەشەحە بۆ ئەوی بەرز بێتەوە بۆ ڕقەمی دیکە. ئێمە لە هەرێمی کوردستانە پێویستمان بە تەوازونی قیوا هەیە، یعنی ئەگەر ئێمە تەوازونی قیوا پارتی و یەکێتی و ئەو گروپە ئەگەر بە هەرسێکیانەوە 6 کورسیان هەبێ نزیک لە 20 یا هینێکی متەفاوت کەسیان ناتوانن تەفەڕوت بکەن لەوەی لەگەڵ بەغا مامەڵە بکەن، کەسیان ناتوانن بە تەنها مامەڵە بکەن، بۆیە بەغدا ناچارە بێ مامەڵە لەگەڵ یا هەرسێکیان بکە یا مرەشەحە مامەڵە لەگەڵ کامیان ئامادەی تیاابێ و پرۆژەیەکی نیشتیمانی بێ تەعامل لەگەڵەوەیان. کاتمەکەم بۆ زمامە سەحمەد خۆیەکانی دەکاتەوە بۆ هەڵبژاری داهات و یان من تا ئێستا بڕیارم نەداوە، من ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریم، بڕیار لای کۆمەڵی دادگەریە، لای سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە، بۆیە هەر کاتێک بڕیارەکەیاندا وەختە منیش مناقەشەی بابەتەکەیان لەگەڵەکەم. باش سەلامەتی مامۆستا. سەبارەت بە قسەمان لەسەر پێکێنانی حکوومەت کرد کە دواکەوت و بەڕێزوتت بەوەی داهاتەوە، بەس ئێستا پەرلەمانیش کێشەی بۆ دروست بووە، بڵێن سکاڵاش تۆمارکراوە لە کۆمەڵی دادگەری هەل لە بیدایەتەوە کە جلسەکە بە مەفتوحی چکە لە 2010 محکەمەی ئیتیحادی جلسەی مەفتوحی مامۆستاوان فێڵێکی تریان کردووە، ئێستا ناوێنە ناوە بەکراوێن نەناوە بەس تەحسیل حاصل هەڵێن نیساب تەواو نابێ، نیسابی یاسایی بۆی کەوتبوونەوەکە تەواو بکرێ، کەواتە بێ جلسەکە داخا کە نیساب تاوانە بۆ بێ جلسەکە هەڵگرێ، کە جلسەکە هەڵ نەگرێ کەواتە قەزەیەکی سیاسیە محکەمەی ئیتیحادی بۆی هەیە نەتایجەکان ئیلغا بکاتەوە، ئەوەی کەوا برای بەڕێزم مامۆستا عومەر گوڵپی وەکو کاندیدێکی سەرکەوتوو و وەکو ئەو هێزەی کەوا متەزەڕیر بووە لەو دیزاینەی کە کراوە، محکەمەی ئیتیحادی عادەتەن کەوا قەزەیەک هەیە کە ئەڵێ المتەضەڕر یەلجە إلى القضاء، ئەوەی کەوا زەرمەند بووە پەنا باتە بەر قەزا، ئەبوایە مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری و ئەو کاندیدە بەڕێزانە هەر لە بیدایەتەوە ئەو سکاڵایان تۆمار کردایە، نەتیجە هەر چۆنە بێ کردە پەشیمان نەبیت، نەکردە پەشیمانی خراپ. باشە چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە دوو خولەکمانەوە سەبارەت بە هەڵابجەکە ئەمڕۆ یاساکەی لە ڕۆژنامەی فەرمی عێراق بڵاو کرایەوە، بەڕێز چەند دڵخۆشی و بەڕێز پێشتر ڕۆڵی زۆرت هەبوو لەوەی کە ناوی هەڵابجەت خستە ناو یاسایی بوجەوە لەگەڵ وەزیری پلاندانان محەممەد تەمیم، ئەو خەریتەی کەوا سنووری ئیداری ڕەنگە ئێستا پارێزگاری هەڵابجە گوێی لە دەنگم بێ و بیبیستێ پارێزگاری پێشویان ئێستا نانا پارێزگاری ئێستا بەڕێز نوخشەخان کە کە سنووری ئیداریەکەی بۆ نردم وەزیری پلاندانان بەنهێنی نردم بۆ پارێزگار وتم ئەمە سنووری ئیداریەکەتانە بەستکایە بۆ بڵاوکردنەوە نییە، ئێستا ڕەنگە ئامادە بێ ئەو شایەتێ با بڵێ ئەو کاتێکەوە محافزی پێشوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری باجەکان لە هەڵەبجە دکتۆر ماکوان کە چوون سەردانی وەزیری پلاندانانیان کردبوو، یەکێک لەو کەسایەتیانەی کە باسی کردبوو کە زۆر لە قەمی هەڵەبجا بووە ناوی ئێمەی هێنابوو کەوا نەتوانە و شایەتیانە بۆ وەزیری پلاندانانی عێراق بەڕێز محەممەد تەمیم کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە بوجەش کە کاتی لە لیژنەی دارایی ئەو ساڵانەی کە لە بوجە من مقڕری لیژنەی مالی بووم هەموو ساڵێک ناوی هەڵەبجە بەقەست اینجا مەبلغێک پارەی ئەگەر کەمیش بوو بێ داخڵمان کردو بۆ ئەوەی لە ناو قەوانینی عراقی هەڵەبجە وەکو پارێزگار بناسرێ، بەڵام ئەمە نەبێتە حاڵەتێکی مزایەدە، من بە تەنها نەبووم، هەموو هێزە سیاسیەکان هەرێکە بە پشتی خۆی بەشداری کردووە لە بە پارێزگابوونی هەڵەبجە، بەڵام هێزێک سیاسی نێت بیکا بە دەست پێشخەری خۆی و ئەو کردوێتی هەمووان بەشدار بوون، بەڵام بەو نیسبەتەی کە هەبووە لە پەرلەمانی ئیتیحاد. ئینشاڵڵا گۆڕانکارێک دروست دەکە کە ئەمڕۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە لە داهاتوو. من قەناعەتم وایە تازە هەڵوەشانەوەی ئەو بڕیارە زەحمەتە، بەڵام ڕەنگە بۆ تەوازونی مەجلیسی ئیتیحادی مستەقبەلی چونکە شیعەکان و سونەکان تەقەوفی ئەویان هەیە کە پارێزگایەک زیاد دەبێت مەجلیسی ئیتیحاد دوو ئەندام زیاد دەکات، پێک نهاتوە کەواتە کورد لە ئێستەوە دوو ئەندام زیاد دەکات، بەڵام بۆ ئەوەی قەرەبووی ئەمە بکەنەوە ڕەنگە چەند پارێزگایەک بۆ چەند قەزایەک بۆ شیعەکان بکەنە پارێزگا و بۆ سونەکان و بۆ تورکمانەکان ڕەنگە تەلعەفەر یەکێک بێت لە مرەشەحەکان، فەلوجە یەکێک بێت لە مرەشەحەکان، سامەڕا یەکێک بێت لە مرەشەحەکان و کۆمەڵێ قەزاش لە وەسەط و جنوبی عێراقەیە کە شیعەنشین ئەوانیش کرێنە محافەزە. کاتمنەوە بەزەوە پرسیارێکی لەسەر دۆلار لێ بکەم.
دۆلار ئەگەر ئێران خۆی بتوانێت بگەڕێتەوە ناو بازاڕی نەوتی عالەمی و دۆلاری ئەوەی کە مجەممەدە ئازاد بکرێت و خۆی نەوت بفرۆشە و دۆلار بە شێوەیە کە ڕسمی لە ڕێگەیەوە بگەڕێتەوە پێویستی بە دۆلارکڕینی هیچ کەس نییە و دۆلار سارەکەی داوەزە ئەگەر ئێران و ئەمریکا ڕێکەوە ئەگەر ئێران و ئەمریکا ڕێکەوە سوپاس دەکەین ماوە سوپاسی حاجر سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ